جا ئازیزانم تەماشاکەم سەرکەوتن و بەختەوەری بە چ مەبەستێ؟ بۆچی تۆ ئەتەوێت سەرکەوتوو بیت؟ بۆچی تۆ ئەتەوێت بڕوانامە بەدەستبێنی؟ بۆچی تۆ ئەتەوێت پارە بەدەستبێنی؟ بۆچی تۆ ئەتەوێت عەشق و خۆشەویستی بەدەستبێنی؟ بۆچی تۆ ئەتەوێت عیلم بەدەستبێنی؟ ئەمە گرنگترین پرسیارە کە تۆ لە خۆتی بکەیت، بە تایبەتی گەنجەکان، ئەوانەی کە ئێستاکە بیر لە ئایندەیەکی جوانەکەنەوە بۆ خۆیان. ئازیزانم لێرە یان تۆ بناغەیەکی دروست لێیت و خانوویەکی جوانی بەسەرەوەکەی، یا بناغەیەکی زۆر خراپ دروستەکەی، وە تۆ خانوویەکەش ئەگەر زۆر زۆر جوان بێستبەی ئەڕوخێت، چونکە مەبەستە ئەسڵیەکەت خەلەلی تایە. ئازیزان نابێت هەوڵەکان بۆ سەرکەوتن، بۆ بەختەوەری، بۆ شتی خراپ بێت، چونکە ئەمە پێچەوانەی بەختەوەری و ئاسوودەیە ئەسڵیەکەیە. واتە نابێت تۆ حەزکەی دەوڵەمەند ببی لەبەر ئەوەی پۆزلی بەسەر خەڵکە، نابێت تۆ حەزکەی بڕوانامە بەدەست بهێنی لەبەرەوەی وا بزانی ئەگەر بڕوانامە بەدەست بێنی تۆ مرۆڤێکی بەڕێزی و ئەو کەسێ بڕوانامەکەی نیە مرۆڤێکی بێڕێزە. ئەگەر وا بیرە کردەوە، واتە ئەوەی کە من لە دووە بیناری پێشووە باسم لە پەرەپێدانی مرۆیی کرد. یەکێ لەو شتانەی کە بە هەڵە ئیشی لەسەرەکرێ ئەوەیە ئەڵێ تۆ ببە بە یەکەم، تۆ ئەتوانی دەوڵەمەند ببی، ببە بە میلیۆنێر، تۆ ئەتوانی دەرەجەکانی بەرزکەیتەوە ببی بە یەکەم، تۆ ئەتوانی کاریگەر بیت و قسەکان ڕاستە ئەتوانی شتێکە، بەڵام ئازیزانەمە پێتان بڵێن زۆر خەتەرە ئێمە خەڵک وا پەروەردە بکەین بڵێین ئەبێ تۆ هەر یەکەمەکە بی، تۆ ئەبێ هەر زیرەکترین بی، تۆ ئەبێ عاقڵترین بی. ئەو کاتە ئەم مرۆڤە وا ئەزانێ ئامانجە ئەسڵیەکە ئەوەیە، واتە لە زیهنی توە لێ تێگەیەن، وا ئەزانی بڕوانامە هەموو شتێکە، وا ئەزانی پارە هەموو شتێکە، وا ئەزانی ناوبانگ هەموو شتێکە، وا ئەزانی لە فڵان عیلمە پێشکەوی ئیتر هەموو شتێکە، وا ئەزانی ئینگلیزی بزانی ئیتر تۆ کەسێکی زۆر مهمی. بەڵێزان من لە کۆنەوە خەریکی وتنەوەی ئینگلیزیم و بەردەوام ئەوە وتوومە ئێستاکە لە بەریتانیا و ئەمریکا سەدان مرۆڤی بەدبەخت و فاشل هەن، نەک ئینگلیزیەزان، خۆیان ئینگلیزن، کەواتە ئینگلیزی زانین تۆ ناکا بە بەشەرێکی مهم. بەڵام ئینگلیزی زانین یارمەتی تۆ ئەیە پیشەیەکی باشتر بەدەستبێنی، یارمەتی تۆ ئەیە علمێکی باشتر بەدەستبێنی، بەڵام تۆ ناکا بە مرۆڤێکی جیاواز. تۆ هیچ کاتێ لەبەرەوەی ئینگلیزی زانی مهمتر نیت لە خەڵکی تر، بەڕێزتر نیت، بە ئەخلاقتر نیت، گەورەتر نیت، بەڵام وەسیلەیە کە تۆ ئەتوانی بە باش بەکاری بێنی. هەندێک کەس لیان تێگەچێت. بۆیە لە کۆمەلگای کوردیە پیاوێکە بە خەڵکی ئایسلەندە بووە، بزانم سکۆتلەندە، خەڵکی سکۆتلەندە بوو، ماوەیەک هاتبووە کوردستان، بە برادێکی وتبووی تێبینیم کردووە کوردەکان بەعام باشن، بە زەوانەی ئینگلیزیە زانن، نەوعێکن. یعنی چین؟ یعنی متەکەبیرن، یعنی فشەکەرن، یعنی خۆیان بەشتە زانن. نابێ وابێ، نابێ. کەواتە تۆ کاتی حەزکە ئینگلیزی بزانی نابێ بۆ ئەوە بێ ئەبێت تۆ پۆز لێیت و مهمتر بیت. ئەگەر بەو نیەتەوە ئینگلیزی بزانی، دکتۆرا بەدەست بێنی، ببی بە میلیۆنێر، اینجا تۆ بەختەوەری ونەکەی، اینجا تۆ لەسەر سکەیکی هەڵە ئەڕۆیت، اینجا تۆ ئەو هەموو هەوڵانەوە هەمووی ئایندە دوورەکەت وێرانەکات. بۆیە زۆر گرنگە ئەمانە وەسیلەن، ئەمانە هەموو شتی باشن، کەس ناتوانێت بڵێ خراپە. هەموو کەسێک ئەزانێ بوونی پارە باشترە لە نەبوونی، بۆیە نابێ ڕق لە دەوڵەمەندەکان بێت. بەڵام ئەگەر وا بزانی تۆ ببی بە دەوڵەمەند ئیتر تەواو، یا بەس لەبەرەوەی کە سیارەکە جوانتر بێ لە خەڵک، ئەمە نەخۆشی نەفسیە. کەواتە هەموو شتێ لە پێناوی توانیە، بێ تۆ نابێ بێڵی کە تۆ نەخۆشی نەفسی بیت. ئازیزانم ئەگەر تۆ لەبەر ئەوەی گرنگتر و مهمتر بی لە کەسێکی تر بتەوێ ئەم شتانە بەدەستبێنی، واتە تۆ هەر ئینسانێکی گرنگن و بوودەڵی، تۆ هەر مرۆڤێکی دۆڕاوی، تۆ هەر نەخۆشێکی ئەخلاقی، نەک نەخۆشێکی دەرونی، چکە نەخۆشی دەرونیش ئاساییە. مرۆڤێکە هۆرمۆناتی مێشکی تێگەچێ، نەفرێکە تووشی قەلەقیە بێ، ئەمانە ئاساییە، تووشی شیزۆفرینیا بێ، ئەمانە چارەسەری هەیە وەکو هەموو نەخۆشیێکی جەستەیی و تۆ ئەتوانی حەلیک. ئێستا کەواتە باسەکە ئەوەیە بۆچی تۆ ئەتوێ سەرکەوتووبی، بۆچی تۆ ئەبێ بەختەوەربی. بەڕێزان لەبەرەوەی شتێکی ئابووریانەی زۆر سادە، هەمیشە
شتێکی بە نرختر باشترە لە شتێکی کەم نرخ هەمیشە شتێ سوودی زیاتر بێ بە نرختر لە شتێکە سوودی کەمتر بێت بەسیترین شتە بەزانی خەڵک ئێستا لە کۆمەڵگا مناقەشە لەسەر ئەم شتانەکە ئەڵێ ئەمە شەرت نییە ئەوە شەرت نییە بەڕێزان شەرت نازانم خەڵک مەبەستی چیەکە ئەڵێن بڕوانامە شەرت نییە ئەڵێن پارە شەرت نییە ئەمانە بۆ مرۆڤی عاقڵ و ژیر زۆر باشە وە تۆ بۆ ئەوەی ئایندێکی باشتر دروستی هەوڵیان بۆ بە بەڵام قسەکە لەویان ڕاستە کە شەرتی بەختەوەری ئەوە نییە واتە ڕێگا زۆرە بۆ سەرکەوتن و بەختەوەری مەرج نییە تەنها بە پارە بێ مەرج نییە تەنها بە ناوبانگ بێ یا تەنها بە بڕوانامە بێ بەڵام ئەمانە گرنگن